تەنها چەند ڕۆژێکی تر لە نێو ئەم باڵەخانەیەدا دانیشتنی دووەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ دەستنیشانکردنی پۆستەکانی پارێزگاکە بەڕێوە دەچێت، بەڵام چاوەڕوان ناکرێت لەم دانیشتنەشدا بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکانەوە پۆستەکان یەکلایی بکرێتەوە بە بۆچوونی دوو لایەنە ئیسلامیەکە یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی کە بە یەکلاییکەرەوەی پۆستی پارێزگاری سلێمانی ناو دەبرێن بەهۆی سووربوونی یەکێتی و گۆڕان بۆ بەدەستێنانی پۆستی پارێزگاری سلێمانی پێناچێت لەم دانیشتنەشدا لایەنەکان بگەنە ڕێکەوتن و پۆستەکان دەستنیشان بکرێت. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ و یەکگرتو تا ئەم ساتە وەختە زۆر بە جدی کار لەسەرەوەکەین کە یەکێتی و گۆڕان خۆیان بگەن ئیتیفاق بۆ دیاریکردنی پاڵەرایان بۆ ئەنجومەنی پارێزگا و بۆ پارێزگا. لەبەرەوە ئێمە بەڵێ وەزنمان بە شێوەیە کە توانین ئەو مۆزوع یەکلایی بکەینەوە، بەڵام وا ئەزانین خۆیان ڕێبکەون بۆ ئێمە سەودین بە هەردووکیان. سلێمانی و پارێزگای سلێمانی هەڵناگرێت کە لایەک سەر بکە بەسەر لایەکی ترا و دژایەتی و ناکۆکی لە بینانە هەبێ، هیچ ڕێکەوتنێک نییە. ئەوەی کە جێنی گەرانیە هەردوو لە تا ئەم ساتە وەختە بەس باسی پۆستی پارێزگاری سلێمانیەکە، هەتا باسی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەشی تیانە. لەبەر دەست نەبراوە بۆ هیچ پۆستێکی تر و جێگری کێ بێ و جێگری پارێزگار کێ بێ و قامی فڵان شوێن کێ بێ. یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی کە هاوپەیمانێتیەکیان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێچێناوە و وەک یەک حیزب مامەڵە دەکەن ڕای دەگەێنن بۆ یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی دەنگ بە هیچ لایەنێک نادەن و دەیانەوێت یەکێتی و گۆڕان خۆیان بگەنە ڕێکەوتن. ئێمە لایەکیان سەرخەین ئەویتران نیگەران بکرێ پارێزگاری سلێمانی پشێوی و نائارامی و نائاسایشی بەخۆی و هەڵناگرێت، چونکە زۆری دیوە تا ئەم ساتە وەختە لەسەرەوە سوورین کە دەنگ ناین بە هیچ لایەکیان. چه پارێزگاری چه سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری بەنسبەت ئێمەوە ململانەکان لەسەریان هەیە، بۆ ئێمە خۆمان ناوین بە بەشێ لە ململانەکان، هەر ئەوەشە خۆمان نەبووین بە بەشێ لە وەفدەکانی دانوستانکردن، چونکە ئێمەمانەیە بەڕاستی ببین بە بەشێ لە چارەسەر نەک ببین بە بەشێک لە کێشە. لەبارەی دانیشتنەکەی ڕۆژی سێشەمەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆکی کاتی ئەنجومەنەکە لە لێدوانێکیدا بۆ کورسات نیوز بێئاگایی خۆی نیشاندا کە لەو دانیشتنەدا سەرۆک و جێگری ئەنجومەن و پارێزگاری سلێمانی هەڵبژێردرێت. ئەو پێی وایە پێویستە لایەنە سیاسیەکان بەر لە دانیشتنەکە پۆستەکان لە نێوان خۆیاندا یەکلایی بکەنەوە. ڕۆژی سێشەمە بۆ جاری دووەم لەم باڵەخانەیەدا ئەنجومەنی نوێی پارێزگای سلێمانی کۆ دەبێتەوە. لەم دانیشتنەدا ڕوون نییە پۆستەکانی پارێزگای سلێمانی دەستنیشان دەکرێت، چونکە تاکو ئێستا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی لەبارەی پۆستی پارێزگاری سلێمانیەوە ڕێک نەکەوتوون. مەرانە بڵا کورسات نیوز سلێمانی.